بەڵازان خۆشەویستانمان لەم تۆرێدا باز لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەکەین زانین ئامادەکاریەکان چین هەم قوتابی هەم مامۆستاوە ئەو کێش و گرفتانش هەن لە هەرێمی کوردستاندا تا چەند چارە سەرکراوە و بوونی کێش و گرفتەکە تا چەند کاریگەری دەبێت لەسەر توانستی مامۆستا بۆ گەیاندنی و زانستی کە پێێتی بۆ قوتابیان گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەن لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەتا قادر مامۆستای ڕاهێنرا و مامۆستا قادر ڕاهێنەر دەکات بە مامۆستایانی دیکە مامۆستایان زۆر بەخێر بێ زۆر سپاس چامان مامۆستایان پێش ئەوی بێمە سەر دەستپێکی ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵ توانستی مامۆستا چۆن چۆنیە مامۆستا بەبراورد بە ساڵانی زووتر لە ڕووی گەیاندنی ئەو پامەی کە دەیگەێنێ بە قوتابیان چۆن هەڵیە سەنگین بۆ پێی کە جەنابتان ڕاهێنەر دەکەن بۆی کە مامۆستایان بتوانستێکی باشتر لە نێو قوتابخان لە نێو پۆلدا لەگەڵ قوتابیەکان دابێت. دەستان خۆش بێ سپاس بۆ میوانداریەکەتان کە هەمیشە شاشەی پێیان کەناڵی پێیان گرنگی چاکی بەکەرتی پەروەردەیەوە و فۆکەسی خستوەتە سەری لە پرسەکان و لە کاتە تایبەتەکان و بە هەمیشەی بە شێوێکی گشتی گرنگی پیاوە. سەبارەت بە مامۆستایان لە ڕاستیە مامۆستایانی ئێمە مامۆستایانی کوردستان ئەوەی کە ئێمە کۆنتاکت و بەرکەوتنمان هەیە لەگەڵیان لە ئەسێکی زۆر زۆر باشان لە ئەسێکی جوانان لە ئەسێکی چاکان یعنی سەرباری ئەو حاڵەتە ژێشتا کە مامۆستایان ئەرک و کاری خۆیان بە جوانی ئەداکەن. بەڵام ئەوی جەنابەت یعنی ناوەڕۆکی پرسیارەکە دەوەیە کە ئایا مامۆستا لە ئەم ساڵا وەکو ساڵانی تر وایە بە دڵنیاییەوە نەخێر چونکە ئەو ساڵانی کە گرفتی ئابووری نەبووە گرفتی موچە و گرفتی سیاسی و ئەو جۆرە گرفتانە لە ئارایە نەبووە سێکتەری پەروەردە زۆر بە باشی بەڕێوە چووەوە مامۆستا بە دەروونێکی ئارام و دەروونێکی ئاسوودەوە چۆتە ناوەندەکانی خوێندن و کاری خۆی کردووە و لەگەڵ قوتابیەکانە زۆر ئەرکێکی پەروەردەیی باڵای پیادە کردووە بەڵام بەداخۆیانی لە ئەم ساڵا ساڵی پێشوش بووە بەم کێشە و گرفتانی کە هەیە بینین ینی ئەو ئێمە مانی نۆژواتیە پەڕێنین هێشتا کە مامۆستایان ینی دوو موچیان ماوە کەوەری بگرن بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی تری عێراقا یعنی ئەمە گرفتی سەرێکی دروست دەکات بۆ نادەروون ئاسوودەیی مامۆستایان کە یعنی بە پەشێوی بچنەوە ناوەندەکانی خوێندن بە دەروونێکی پەشێو و ئاڵۆ زەوانێ هەرچەند بۆ یعنی بەداخەوە کە ئێستا دەستپێکی مەکتەبە دەستپێکی سەرەتای خوێندن و کردنەوەی قوتابخانە و خوێندنگاکان و ناوەندەکانی خوێندن دەستپێکە دائیمەن مامۆستا بەم دەستپێکە یعنی زۆر خۆشحاڵە بە گەرمی بە شەوقەوە بە زەوقەوە ئەچێتەوە بۆ سەر کارەکەی بەڵام بەداخەوە هەندێک گرفتی لە توانای مامۆستا بەدەر بۆتە هۆی ئەوەی کە ئەو خۆشی و شادیە لە نێو ئەو پرۆسەیە کەم بکاتەوانێ. باش مامۆستا هەر بینە سەر ئەم ڕۆژێک کە پێوترێ دەستپێکی قوتابخانە کە بۆ ئەم ساڵ 21 نۆ لە هەرێمی کوردستان دیاری کراوە ساڵانی پێشتر هەندێک جار 15 نۆ بوو سەردەمی زووتر سەردەمی ئێمە یەکی دەمەکتە بەکرایەوە حەزەکەم جەنابەت وەکو شارەزایە یعنی ئەزمونێکی باشە دێت دەمێکە مامۆسایت ئەم بەرواری دەستپێکردنە بەرواری با بڵین پشووی وەرزی یەکەم کە جاران پیانەوە ئۆتڵی نێوەی ساڵ سەری ساڵ بۆ قۆناغەکان لە یەکی بنەڕەتی تا بڵین 12 ئامادەی بڕای ئێوە دەستپێکێکی گونجاوە یا ینی مەدروستە ئەمانە بە دراسە ئەم کاتانە دانراون یا بەڕێی ئێوە ئەوی ئێوە لە ناوەندەکانی خوێندنابوون ئەمانە پێویستیان بە گۆڕانکاری هەیە. تەواو ئەمە دراسی لەسەر کراوە یعنی لە وڵاتێک بۆ وڵاتی کە جیاوازە یاخود با بڵین لە کیشوەرێک یاخود لە کەشوهەوایەکی بۆ کەشوهەوایەکی وڵاتی تر جیاوازترە دروستە یعنی هەندێک وڵات کە کەشوهەواکەی فێنکترە لە مانگی هەشتا ینی خوێندن دەستپێکی خوێندن دەست پێکات هەندێک وڵاتی تر مەسەن بە جۆرەی کێ بەپی ئەو وەرزانە ئەو دەستپێکە ئەگۆڕێ بەڵام ئەوەی کە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان پەیڕەوە کرێت تەبعاً دیراسەکراوە بە کاتێکی گونجاوە یعنی ئەگەر بڵێ هەندێک جار مەسەلەن بۆ گەرمی ناوەندەکان لە دەستپێکی ئێستا کە قوتابخانە دەست پێکات ئەگەر فێنکەرەوە نەبێت و ئەگەر کارەباکە گونجاو نەبێت گەرمی هەیە لە ناوەندەکانی خوێندنا یاخود بۆ ناوڕاستی زستان ساردیەکی زۆر کە لەوانەیە لە هەندێک جێگە کۆنتترۆل نەکرێت نەتوانرێت کەشێکی گەرم و مکەیف فراهەم بکرێت بۆ ناوەندەکانی خوێندن
بەڵام هەر چۆنێک بێت تۆ ئەبێت چەند هەفتەیەک دیاریکە یا چەند ڕۆژێکت هەیە بۆ هەر وەرزێک کە لەو چەند ڕۆژەیە ئەو بابەتانی دیاری کراون دابەشە کتێ بەسەریا و یعنی شێوازێکی زانستی وەرگرتووە بۆی کە دەستپێکەکە بەو شێوەیە بێت وە کۆتایەکەش بەو شێوەیە بێت ڕەنگە بەپی قۆناغەکانی خوێندن هەندێک قۆناغ یعنی خێراتر ئەڕواوەکو پۆلی دوانزەکان کە بۆی مانگێک لەو سەرۆ پاشە کەوت بکەن لە کات بۆ ئەوەی خوێندکارەکان و قوتابیەکان هەوڵی زیات هەر لەسەر کات پرسیارێکی ترمێ ئەوەی ڕۆژانە قوتابیەک 4 ساعت لە پۆل ئامێنێتەوە بۆ نمونە دەوامێکی قوتابخانە 4 ساعتە هەر بەڕاست ئەنی ئەمەوەی بیستومانە لە وڵاتانی پێشکەوتوو مامۆساعەتا بەم شێوازە نییە ینی مناڵ 4 ساعت لە مەکتەب بێ و بگەڕێتەوە ماڵەوە کتێب لەگەڵ خۆی بەرێ یعنی زیاتر لە قوتابخانە ئەمێنرێتەوە ئەمی کە لای ئێمە بەم 4 ساعتە ناکرێت ئەمە تۆزێک زیاتر بکرێ بۆیی کە بۆ نمونە خۆمان نزانین لە هەرێمی کوردستان ئیتر لە دوای مانگی پێنجۆ گەرمە بەڕاستی یا لە مانگی یەکە لە مانگی ئاخری 12 مانگیەکە ئەی بەستێ بەتایبەت ناوچە ینی شاخاوەکان یعنی ئەمانە ناکرێت حەل و فەسڵێکی بۆ بکرێ یان ئێمە لە ڕووی ژێرخانی پەروەردەییەوە ئەوەنە قوتابخانەمان نییە کە بتوانین یەک دەوام هەمووی تابوونە سەعات دووسێ دەوام بکەن دروست ئەم بەشەی کۆتایی ڕوونکردنەوەی جەنابتان یا پرسیارێکی جەنابتان ئەوەیە کە ژێرخانی ئابووری ژێرخانی کەرتی پەروەردە ئەوەی کە تۆ بنیاتی سەرخانی ڕۆشنبیری لەسەرەنیت بە شێوەیەکی پێویست ئێمە فەراهەم نەکراوە یعنی ئێمە چەند قوتابخانەمان هەیە بە نزیکەی ئەوەندەی کە قوتابخانەمانەوە کە بتوانین دەوامەکان ببن بە یەک دەوام یعنی ئەگەر 2000 قوتابخانەمان هەبێ کە ئێستا هەرێم پێویستی بە زیاد لە 2000 قوتابخانەی تری هەیە تاوەکو دەوامێکی بەو شێوەیە کە مناڵێک یەتە ناو ناوەندەکانی خوێندن بۆ نمونە لە کاتژمێر 8 و تاوەکو نزیکی 2 و بۆ 3 لە قوتابخانە بمێنێتەوانێ هەم کەشێکی پەروەردەی زۆر چاک بەسەر بەرێەوە کەشێکی زانستی معریفی باش بەسەر بەرێەوە کەشێکی تەرفیهی لە وەرزش و لە مۆسیقا و لە وێنە کێشان وانە بەسەر بەرە تاوەکو زۆر بەخۆشی ئەم کاتە بەسەر بەرێەوە پەروەردەیەکی گونجاو تۆ سبەی ڕۆژ مرۆڤێک دروستەکەی بۆ ناو کۆمەلگاکەت ئەمانە نەوەی داهاتوون ئەمانە پیاوان و ژنانی داهاتوون کە تۆ بە دروستیان بکەیت و کاریان لەسەر بکەیت طبعا ئەوەش یەکیکێ لەو گرفتانە کە ئێمە هەمانە لە سێکتەری پەروەردەیە کە پێویست بوو ناوەندەکانی خوێندن بە شێوەیەک فەراهەم بن کە یەک دەوام بکەن ئەو گرفتەمان هەیە لە ڕاستیە باڵەخانی پێویست نییە وەکو پێویست باڵەخانەی ژماری باڵەخانەکان بەشی ئەوە ناکات کە دەوامی خوێندنگاکان یەک دەوام بێت مامۆستا تا چەند گرنگە قوتابیش تێبگەێنێ لەو دۆخی کە مامۆستای تێدایە چەند مانگە لەوانە کرێخانی نەیە بێت گیرفانی بەتاڵ بێت دەروونێکی ینی باشی نەبێت بەڕاستی ینی بەگشتی ینی مراعاتی مامۆستاش بکرێ ینی بەڕاستی سەر لە دۆخێکداین وەکو جاران ڕێز و قەدری مامۆستا ناگیری بەوەی کە ئەوەی کە لە جاران ئێمە بینیومانەوە جەنابەت ئانی شایەتی بۆ ئەو بابەتە چی بکریان چۆن ئەو پەیامە گەێنێتە قوتابیان و دایک و باوکان چ ئەرکێکیان لەسەر ڕێزگرتنی مامۆستاکەیان بەڕاستی تەوەرێکی جوان و دروستە ئەمە گرنگە کە ئەم پەیامە حکومەت وەزارەت و کایەکانی تر سێکتەرەکانی تر بتوان کاری لەسەر بکەن بەڕاستی مامۆستاش هەر لەو کۆمەڵگەیەیە کوڕی ئەو کۆمەڵگەیە کچی ئەو کۆمەڵگەیەیە پیاوان و ژنانی ئەو کۆمەڵگەیان کەێنەوە ناو ناوەندەکانی خوێندن بە هەمان ئەو معاناتی کە خەڵکی تر هەیەی ئەویش بە هەمان شێوە مناڵی هەیە یێنێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن نەک مناڵان بەگشتی وە مناڵانی مامۆستاش لە نێوەیانە بە هەمان ئەو گرفتانی هەیە تو ئێستا قوتابخانەکرێتەوە یا خوێندنگاکانەکرێتەوانێ زانکۆکانەکرێتەوە یعنی خەڵک کە مناڵ ئەنێرێتەوە بۆ مەکتەب بە ئەمە فۆکەس بخینە سەر مامۆستا ئایا مناڵی مامۆستا یعنی بەو بارودۆخەوە کە معلومات چۆن یعنی بچێت دەوامێکی گونجاو و خۆش بکات چۆن مەسەلەن وەکو هاوڕێکانی کەم نەبێت ئەگەر هاوڕێتریە بێ هاوڕێکەم نەبێت یعنی ئەمیش ئەو پێویستیانی کە هەیەی بۆی فەراهەم کرابێت وە گرنگە دایک و باوکی خوێندکاران و قوتابیان ئەو ڕێزە بۆ مامۆستا دابنێن کە بەو بارودۆخە گرانەوە ئەو یەتەوە ناو ناوەندەکانی خوێندن و کاری خوێندن و پەروەردە جێبەجێەکات گرنگە ئەو ڕێز و شکوێ بۆ مامۆستا بگەڕێتەوە کە بەداخەوە یعنی وەکووا بێ بە دەستی ئەنقەز ئەو ڕێز و شکۆیە کەم کراوەتەوە
ئەگەر ئێمە یعنی بەو جۆرە هەنگاو بنین ئەم کۆمەڵگایە بەو جۆرە هەنگاو بنێ ئەی تۆ ئەگەر دوجار مامۆستاد نەبێ مامۆستا شکۆی نەبێت خوێندنی شکۆی نابێت پەروەردە و فێربوونی شکۆی نابێت ئەو کاتە کۆمەڵگەیەکی زۆر دواکەوتومان ئەبێت ئەو کاتە ئێمە ناتوانین پێشکەوتن بەدی بێنین ناتوانین منافەسە بکەین لەگەڵ گەلانی ترا بۆی هەر لە دواوە بین یعنی بابەتێکی هێندە بچووک نییە بەڵکو زۆر گەورەیە وی ئێمە سەیری مێژووکە یعنی لەوەتی کە خوێندن پەری سندووە هەر لە هاتنی پێغەمبەر درودی خوای لێبەوە کە لە سەروبەندی مانگی مەولوداین و هاتنی ئیسلام یعنی خوێنەواری پەرەی سند لە هەموو دنیایەوە بە تایبەتی لەناو ئەو عەرەبە دواکەوتوانە چەند پێشکەوتن بە خوێندن لەو کاتەوانێ مامۆسا زۆر پلەپایی گەورەی هەبووە بگەڕەرەوە بۆ پێشتر لەناو گریک و یۆنانەکان لە ڕۆما کۆن یعنی فەیلسوفەکان چ ڕێز و شکۆیەکیان هەبووە یعنی گرنگە ئەم ڕێز و شکۆیە لە هەموو کۆمەڵگەیەکە و بە تایبەتی کۆمەڵگەی کوردەواری کە بەوە ناسراوە هەمیشە ڕێزی لە مامۆسایان گرتووە پێویستە بیهێنینەوە ئاستی خۆی و ئەو ڕێز و شکۆیە بپارێزین باش مامۆستا بینە سەر بابەتی نێو قوتابخانەکان ینی ئەو پرۆگرامانەی کە هەیە ساڵانە دەستکاریەکرێن ئەگۆڕدرێن ینی جاری وایە منهەجی ئەم ساڵی پار ناچێ چەند کتێبێک هەیە بۆ وەرزەکان ژماری کتێبەکان هەندێک مامۆستا هەندێک کەس باسەکە هەندێک دایک باوگلیانەوەی زۆرن مناڵێک ئەبێ بۆ نمونە چەند چیلۆیەک ڕۆژانە با بە کۆڵە بێت و بڕوا ئەمانە بیر نەکراوەتەوە چارەسەر بکرێ بیر نەکراوەتەوە لەوەی کە هەموو ساڵێک ئەم هەموو پارەیە لە تەبعکردنی ئەم هەموو کتێبە بەهەدەر ینی ڕێگەی دیکەی نوێ نەگیراوەتە ینی بڕیارنێ بیری لێ بکرێتەوە وەڵاهی کاکدانا هەوڵی بۆ ئەدرێەوە لە ئەم ساڵیشا هەندێک لەو پرۆگرامانە گۆڕاون کامە شتێکی سروشتی و ئاساییە و ئەبێ بەردەوام ئەم جۆرە گۆڕانکاریە هەبێت وەک ئەپدەیتە ئەوانە بەڵێ لە 6 ساڵ جارێکە بۆ نمونە لانی کەم ینی 6 ساڵ تێپەڕێت جارێک تۆ منهەج بتانی ئەپدەیتی کەیتەوانێ ئەگەر 5 ساڵیش بێت 4 ساڵیش بێ بەس لەوانێ 6 ساڵەکە گونجاوتر بێ چکە تۆ دوو قۆناغی شەشیدەیەکە تێ ئەپەڕێنرێن کە ئێستا بۆ بە بنەڕەتی و بە ئامادەیی یعنی ئەپدەیتی ئەو پرۆگرامان ئەکرێتەوە ئەمە شتێکی طبیعیە و ئەبێ ئەم خەرجێ ئەبێ حکومەت و وەزارەت دابینی کا و خەرجیکا لە کەرتی پەروەردەیە بۆ پێشخستنی بواری فێربوون و پەروەردەکردن بابەتی قورسی کتێبەکان بڵێ و گرفتێکە لە ڕاستیان لە وڵاتانی پێشکەوتوو بەو جۆرە نەماوە ئێماگەر فنلەندا وەربگرین فنلەندا یەکێکە لە وڵاتانی کە چەندین ساڵ لەم ساڵانەی دوایە پلەی یەکەمیان هەبووە لە بواری فێربوون و پەروەردەکردنا لە جیهانە بۆ نمونە پاسی سالبێر کە بە باوکی پەروەردە ئەناسر لە فنلەندایە ئەو قەناعەتی وایە پێویست ناکە منهەجەوەنە زۆر بێت پێویست ناکەونە زانیاری ورد و وردەکاری و شیکردنەوەی زۆر لە ناو پرۆگرامەکانی خوێندنا هەبێ بەڵکو و قەناعەتی بەوەیە کە پرۆگرامەکان ئاسانتر سادەتر بن فنلەندا بەم جۆرە هەنگاویاننا لەسەر ئەو تێبینیانەی کە پاسی سالبێرگ هەیبوو لەسەر کەرتی پەروەردەی فنلەندا یعنی چوە ڕیزی یەکەمەکان یعنی چەند ساڵێک ڕیزەکانی پێشەوە یەکەمینەکانی گرت یەکێک لەو هۆکارانەوە بوو کەمکردنەوەی منهەج بوو یعنی ئەوەی کە پێویست بوو بۆ قوتابی بیخوێنێت هەم منهەجەکە کەمە بێتەوە هەم مەسەفی کتێب کەمە بێتەوە هەم ئەو قورسی و ناڕەحەتی و جانتا قورسیەکە بۆ تەندروستی ئەو مناڵە باش نییە ئەوانە هەموو چارەسەر ئەبێت مامۆستا لە سەبارەت بە بوونی بینا بوونی کەرەسی پێویست بۆ قوتابیان ئەم ساڵ چۆنیە هەماهەنگی کراوە هاوکاری ئەو قوتابخانەی کە شتیان پێویستە جێبەجێکراوە یاخود زۆر جارێبی لە پۆلێکە نزیک بە 50-60 قوتابی تێدایە بەڵێ ئەو گرفتانە وەڵا ساڵانە دووبارە ئەبنەوانێ یعنی خۆی ئەبواە لە دەستپێکردنەوەی خوێندنە ئەو بابەتی لۆجستی ینی کۆتایی پێ بەهاتایە و وەزارە بیتوانێت هەمووی فەراهم بکە بەس جارێکی کاگەڕێتەوە بۆ قەیرانی ئابووری کە قەناعەتم وایە قەیرانی دارایی و قەیرانی گەندەڵیە نەک قەیرانی ئابووری ئیدارەکە دانێکی باشی نییە ئەبێ ئەو بابەتە لۆجستیانە هەمووی فەراهم بکرێت ئەو ژینگە فیزیکیە لە ناو ناوەندەکانی خوێندنا فەراهم بکرێت لە بوونی تەختی پێویست لە بوونی پۆلی پێویست لە بوونی بۆردی پێویست لە
بوونی پرۆگرامەکان لە بوونی هەر کەرەستەیەک کە مامۆستا بەکارێنێ لە کاتی وانە خوێندن و فێربوونە، لە بوونی مختبەرەکان، لە بوونی هۆڵی وێنە کێشان، لە بوونی بابەتی وەرزشی، لە کەرەستەی تر ینی بوونی تەکنەلۆژیا لە ناو ناوەندەکانی خوێندنە. یعنی ڕەنگە لە شارەکان ئامە چاک بێت، مەسەڵەن ئینتەرنێت هەبێت، داتاشۆ هەبێت، کۆمپیوتەر هەبێت، کاویش 100% نییە. بەڵام ئەچیتە دەرەوەی شارەکان یەکسەر کەم و کورتی پێوە دیارە لەو بوارانەیە. ئەبێ ئەمانە فەراهەم بکرێەوە. ئێمە باسمان لەوە کە بەداخۆ ژێرخانی تەواومان نیە لە ڕووی باڵەخانەی قوتابخانە و خوێندنگاکانەوە کە زۆرجار لە هەندێک شوێن نابینی پۆلەکان زۆر قەرەباڵخن. یعنی جاری وایە دووقاتی ستاندارد ئەبێتەوانێت کە ئەو پۆلە چەند قوتابی تیابێت دووقاتی ئەوە ئەبێتەوە. بە پێی ئەو داتایانەی لەبەردەستی پەیامایە هەرێمی کوردستان پێویستی بە نزیەکی 35,000 پۆل هەیە مامۆستا، نزیکی 2,000 زیاتر قوتابخانەکە کە بەڕاستیەوە ئەگە بتەوێت قوتابخانەی یەک دەوامی پێڕۆکەی دوو دەوامی نەمێنێ. مامۆستا حەزەکەم 2-3 دقیقە کاتێک مامۆ لەسەر مامۆستاش قسە بکەین. زۆر جار مامۆستایان کە پێشەنگی ئێمن سەروەری ئێمن بەڵین ڕێنمای قوتابیەکانەکەن ئەم شتە مەهێنن قەدەغەیە، ئەو جلە لە بەرمەکەن قەدەغەیە، یان باسی یەک پۆشی لە قوتابخانەکانەکرێ. تا چەند مامۆستا بەڕاست هەر گرنگە مامۆستایانیش یەک پۆش بن. بۆ نمونە تۆ بە قوتابیە گەڵەی جگەرە ممنوع، بەڵام مامۆستاکە خۆی تەلەبەکە بینێت مامۆستاکە جگەراخوا. مامۆستایەکی ئافرەتاڵە نابێ قشتان ئاوا بێ و نینۆکتان ئاوا بێ بە کەچی خۆی بە ئەزیا کردو خۆی جوانترین شێواز گۆڕی و هاتۆتە ناو پۆلەکەوە بە تەنوورەیەکی زۆر کورتەوە. ئەمانە دروستن بۆ مامۆستا؟ ئەمە هەموو ساڵێک ینی ڕێنمایی لەسەر دەرەچێت لە وەزارەتی پەروەردە و لە پەروەردەکانەوە کە مامۆستایانە بێ خۆیان پابند بن بەو ئامۆژگاریانی کە بۆ قوتابیاندا ئابەزێت، بە تایبەتی لە ڕێکپۆشی لە هەندێک دیاردە بۆ نمونە جگەرە نەکێشان لە بەردەمی قوتابی و خوێندکارەکانە و تەبەڕوجکردن یاخو خۆڕازاندنەوە بە ئاڵتون و بە جۆرە جلوبەرگێکە لە جلوبەرگی ئاهەنگەجە لە جیاتی جلوبەرگی دەوام. معنی خۆزگە بتوانرایە وەزارەت ینی بەجددی ئەوەی کۆنتترۆل بکردایە خۆ ساڵانە ئەو بڕیار و ڕێنماییانە دەرئەچێت، بەڵام چۆنەڵی کەم تەرخەمێکی زۆری تیاکرێ. من دڵنیام هەموو ساڵێک ئەمە بەڕێوبەرەکان بە مامۆستایانی ئەڵێن لە کۆبوونەوەکانە، بەڵام لەوانەیە ئیجراعاتێکی تەواو یاخود بڕیارێکی بنەبڕ و حازم نەبێت لەسەر ئەم بابەتە. ئەگینا چەند جوانە بوو، یعنی مامۆستایانیش یەک پۆش بوونایە، ستایلێکیان بۆ دابندایە لە ڕنگ، لە ئەلوان، لە جل، کە مەسەن چاکەتەکەی ئەو ڕەنگی بێ، قەمسەڵی وابێ، پانتۆڵ و کراسی بەو جۆرە بێ، یعنی کە ئەچوو بۆ داوام ئەتناسیەوە لەگەڵ کەسێکیا جیاوازی ناکرێسە. ئێمە کە ئەچین بۆ داوام فەرمانبەرێک و مامۆستایەک تۆ نایناسیتەوە، یان کەسێکی بڵێن ئەگە بازرگانێک بێ، بزنسمانێک بێ، شۆفێرێک بێ، جلەکانیان نەتوان وەکو یەک بپۆشن و جیانەکرێنەوە. بەس چیتە نەخۆشخانەیە گەزانی چێ نەخۆشە، چێ پەرستارە، چێ دکتۆرە. زۆر جوانە، زۆر جوانە. ینی مامۆستاش ئەو ستایلە بپۆشێ و یعنی یەک پۆشێکی بۆ بکرێ شتێکی زۆر جوانە، ینی ڕازاوەترە بێ و پرۆسەیە. پرسیارێکی دیکە زۆر بە کورتی تا چەند دایک و باوک ئاگاداری پەروەردەی منداڵەکەی بە، ینی زۆر جار مامۆستایان باس لەوە دەکەن کە ینی ئێمالیان کردوون مناڵەکەی تەمەنێکی مناڵی هەیە لە نێو قوتابخانەیە بینیوانە ڤەی پەکێشەیان زۆر شتی دیکە، زۆر ڕەوشتی دیکە. ئەمە تا چەند گرنگە دایک و باوک بەسەر سەری منداڵەکەی با پەروەردەیەکی لای مامۆستاکەی و بەڵام خۆی ڕاگاداری بێت. زۆر پرسیارێکی زۆر وەرجیە. ینی ئێمە ئەڵێن ژینگەی پەروەردەی کۆمەڵێک ژینگە هاوبەشە تایە کە تەواوکاریە. ژینگەی پەروەردەی ژینگەیەکی تەواوکاری، ینی ژینگەی خێزان ئەبێ هاوکار بێ بۆ ژینگەی فێربوون، ژینگەی فیزیکی، ژینگەی تەندروستی، ژینگەی دەرونی، ژینگەی کۆمەڵایەتی. ئەمانە هەمووی ئاوێتەی یەکە بن ژینگەیەکی پەروەردەی تەندروست دەرەچێ. یعنی گرنگە ژینگەی خێزانی تەواوکار بێ بۆ ژینگە پەروەردەی یەکە، بۆ ئەو چەند کاتی کە هەر قوتابیەگەر خوێندکارێک لە ناوەندەکانی خوێندنا بەسەریە بات، گرنگە ینی ئاگای لێبێ، ڕێنمایی بکات، هاوکار بێت بۆ ئەوەی کە لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندنا بەم قوتابی خوێندکارە ئەوترێ ئەویش جەختی لێ بکاتەوانێ. و بەردەوامی ژەو دیاردە دلێوانە هەیە، مامۆستایان لێبڕاوانە، یعنی بە دوای ئەوە ئاچن کە ئەو دیاردانە
ڕیشە کێشکەن و بنە بڕیکەن لە ناوناوەندەکانی خوێندنا گرنگە دایک و باوکیش ئەم ڕۆشنبیری هەبێ هەم ڕێز و شکۆی مامۆستاکان بەرز بنرخێنێ لای مناڵەکە تا مناڵەکەش بە چاوێکی گەورە بە چاوێکی دڵسۆزانە بە چاوێکی باوک و دایکانە بۆ مامۆستاکانی بڕوانێت. دەستخۆش زۆر بەڕێز عەتاقادر مامۆستا سواس بووی کە لەم تەورەی لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێز